هەرچەندە زیاتر لە سێ چارەکە سەدەیە کەریمی ئەلەکە لە ژیاندا نەماوە، بەڵام هێشتا ناوێکی ناسراوی سلێمانی و کوردستانە. ئەمە خانووەکەی کەریمی ئەلەکەیە لە گەڕەکی گاورانی سلێمانی. تەمەنی ئەم خانووەی یەکەم وەزیری کریستیانی کورد زیاتر لە 120 ساڵە. کەریمی ئەلەکە کۆتایی سەدەی 19 لە کۆیەوە بۆ بازرگانی و ژیان هاتبوونە سلێمانی. یەکەم فیچەرمان بە کەریمی ئەلەکە دەست پێ دەکەین کێکێکە لە کەسایەتیە کریستانەکانی شاری سلێمانی کە ناوبانگی بەوە دەرکردووە کە کەسێکی زۆر خێرخواز بووە و ئەو کاتێک کە شێخ مەحموودی حەفید دەسەڵاتی گرتووەتە دەست ئەو بۆ بە وەزیری دارایی ئەوەندە کەسێکی لێهاتوو بووە. تەنانەت ئێستش خانووەکەی لە شاری سلێمانی ماڵێکی هەژاری ئەو شارە بەکرێتی داژین، بەڵام بەکرێکی زۆر کەم. ئەنجا ئێمە فیچەرێکی تێر و تەسەلمان دەربارەی ژیانی کەریمی ئەلەکە بۆ ئامادە کردوون، با پێکەوە بینەری بێن. ئەمە خانووەکەی کەریمی ئەلەکەیە لە گەڕەکی گاورانی سلێمانی. تەمەنی ئەم خانووەی یەکەم وەزیری کریستیانی کورد زیاتر لە 120 ساڵە. تا ئێستاش جێگای ژیانی ژمارەیە خێزانی هەژارە کە بەکرەیەکی کەمتر لە هەموو خانووەکانی دیکەی شار لێرە نیشتەجێن. ئەم پیاوە 46 ساڵ لەم خانووەی کەریمی ئەلەکە ژیاوە. پێی وایە خاوەنی خانووەکەی یەکێک بووە لە پایە گرنگەکانی دروستکردنی پێکەوە ژیان لە سلێمانی. ساڵی 72 بڵێن بە باوکەم هاتوۆتە ئێرە و ئێمە سێبرا چوابرا بووین لەگەڵ باوکمە دایکیشمان. بڵێن بە من و باوکم و ئەم برانم 46 ساڵ ئێمە لەم خانووا بووین. ئەم جاکرێ ئەم خانووە لەلایەن وەکیلی کەریمی ئەلەکەوە کاک جەمیل بووە. تقریبەن کرێکی زۆر بەسیط بوو. کرێگان هیچ شتێنەوە بڵێن کە کەوتە ئەپارەی ئەم زروفۆ 80,000 لەم حەوشەیە و سەردەمی گرانی. مەنجەڵی مسی ناوەتە سەر ئاگر 50-60 مەنجەڵ. بۆ نمونە 20 گەنجی وەکو من و تۆ و کاکە لەم کۆڵاناناوەکو سەیتەرە دێنا و خەڵقی بان کردووە لێران نانیاوە بە خەڵق. کەریمی ئەلەکە کۆتایی سەدەی 19 لە کۆیەوە بۆ بازرگانی و ژیان هاتبوونە سلێمانی. بەڵام لەو کاتەوە تا کاتی کۆچی دوایی سیمبولی خێرخوازی و هاوکاری خەڵک و نیشاندانی گیانی تەبایی بووە. لە ساڵی 1922 کەریمی ئەلەکە لە دووەم کابینەی حکومەتە کوردەکەی شێخ مەحموود بووە وەزیری دارایی. ئەم پیاوە نەوەی مەلیکی کوردستانە. دەڵێت کابینەکەی شێخ مەحموود نمونەی پێکەوە ژیان و دادپەروەری بووە. باز لەواکرە کاتێکە بازرگانەکانی شاری سلێمانی و دەوروبەریشی کێشە و ململانە لە نێوانیانە هەبووە، هاتون بۆ لای کەریمی ئەلەکە و هەت بڕیارێکی دابێت هەمووان بەڕێزەوە قبوڵیان کردووە، کۆتایی بە کێشە و ململانەکانی خەڵک هێناوە. هەر ئەم سیفات و ڕەوشتە بەرزانە وای لە کەریمی ئەلەکە کردووە سەرنجی خۆی بۆ لای مەلیک مەحموود یەکەم مەلیکی کوردستان ڕابکێشێت. بۆیە لە 10 ئۆکتۆبەری ساڵی 1922 لە کاتی پێکەنانی دووەم کابینەی حکومڕانی مەلیک مەحموودی حەفید هەستیارترین وەزارەتی ڕاستپارد بە کەریمی ئەلەکە کە وەزارەتی دارایی بوو. سیستمی کارجەری دارەیە کەریمی ئەلەکە زۆر بێت بوو. دیێڕێکی مەلای گەورەی کۆیە هەیە کاڵێ مەرگوشین میسلی سێبەر و تاوە ئەوەی باقی ئەمێنێ هەر ناوە. لەبەر ئەوە من زۆر تەسەور ئەەکەم کە کەریمی ئەلەکە ئەم بۆچوونە لە ئەنجامی هوشیاری و ئەزمموی خۆیەوە ویستیبێتی کە ناویشی گەورە بۆ خۆی تۆمارکە لە سەروەتەکە خۆی ببەخشێت و خۆی خاوەنی نەبێ خەڵک ڕزگارگەن. بەشێک لە بەڵگەنامەکانی کاری حکومی و کارگێڕی و بازرگانیەکانی ئەلەکە لە بنکەی ژینن لە سلێمانی. لێرە سەرپەرشتیارانی بنکەکە وەکو بەڵگەنامەی زۆر هەستیار و بە بەهای مێژووی مامەڵەیان لەگەڵ دەکەن. شار بۆن و لێن ئیتالیا مەسەن لە لەندەن بۆن ئەم بەش ئەوراقی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە هەمووی سکان کراوە پاشپاکردنەوە هەمووی وێنەی ئەلکترۆنی ژیراوەتەوە. من بۆ خۆم بەڕاستی کارم لەسەر کردووە بە پێی ساڵ
لە کۆنەوە تا تازە هەمووی ڕێخستووە کردومانە بە چەند جڵدێک و بەرگیمان تێگرتووە و زۆر بەقیمەتن سەبارەت بەو زانیاریە ئابوووریانە و کەتیایە تۆمار کراوە دەریەخا وەختە جوڵەی بازرگانی و لە نێوان سلێمانی و دەرەوەی چۆن بووە چ کەرەسە و کەلوپەلێک لە سلێمانیەوە براوەتە دەرەوە و چیش لە دەرەوە هێنراوە بۆ سلێمانی لە پاڵ ئەوەشە بەڕاستی زۆر زانیاری مێژووی گرنگیان تایە بۆ نمونە زۆر جار هەندێک کێشەی یا کۆمەڵایەتی یاخود ڕووی داوە لەم ناوچەیە لێرە زانیاری لەسەر ئێستاش دوای زیاتر لە 80 ساڵ لە کۆچی دوایی کەریمی ئەلەکە پێکەوە ژیان و دۆستایەتی نێوان موسڵمان و کریسیانەکان لە سلێمانی هەر بەردەوامە پێکەوە لە خۆشی و ناخۆشیەکانی یەک بەشداری دەکەن هەرچەندە زیاتر لە 3/4 سەدەیە کەریمی ئەلەکە لە ژیاندا نەماوە بەڵام هێشتا ناوێکی ناسراوی سلێمانی و کوردستانە ئێستاش لە کارێکی نوێی هونەریدا لەسەر ناسراوترین شەقامی سلێمانی لەسەر ئەم دیوارە لە تەنیشت ژمارەیەک کەسایەتی گەورە و کاریگەری مێژووی کوردستانەوە وێنەکەی ئەویش نەخشێنراوە هۆربان ڕەفعەت ڕوودا و سلێمانی